ئەلو باش کاگەڵکەوت زۆر سوپاس وەڵی کاک عەلیەڵێ لە 6 دەفتەر کەمتر نایدەم ئێستا بیکڕیت زۆر باشە ماوەیەکی کە و پەڕی 8 دەفتەر زیاتریشە بۆ کاتەوە بە تاکیدی کابرا پەلەیەتی بۆیە ئێستای فرۆشێت تەمام من بە کاک عەلیشم وتم ئەمڕۆمەیەن بۆ عەقدەکە چونکە ئیشێکی زەرورم هەیە ئیشەڵڵا بەیانی وەرن باشە گیان بەیانی سەعات 5 چاوەڕێتان فرمو مامۆستا جان زنێ بێ مژرۆ فرمو کاکە محەممەد دامشە فرمو مامۆستا جان ئەو دیارەم هینە بۆت لەلایەن باوکمەوە ئەو چییە محەممەد چیوە بۆنی چییە مامۆستاەوە بە بۆنێوەیە تو ڕێنمای باشت کردم و ڕێ ڕاست پێ پیشاندە محەممەد نەڵێ لەگە ماڵی بابم پێکاتیمەوە وەڵە مامۆستا ئەی پێم خۆش وەی ئافریم کوڕی باش داک و باب هەردەم ئەرجی لەسەر منداڵەکانی هەیە وایان نا وایە مامۆستا حاولە بکە قەت هیچ کاتەوە مەکە دڵی داک و بابی خۆت بشتێنی تێدەگەی دائیمەن جێرانالیان بە ئەگەر داک و باب لێشت بدەن قسەشت پێ بڵێن هەر داک و بابی خۆتە وایە وایە مامۆستا جان بەخوای پێم خۆش بوو کوڕی باش داک و بابت هەرچەندی خۆشیان لەسەر تووڕە کرد هەر داک و بابتە باشە جانەکەم بەڵام وەڵڵاه پێویستی بۆ ئەزیەتی نەدەکرد دەستەکانت خۆش بێت سەرمان وەرە سەرمەند وەرە جانکەم وەرە دانش سەرمەند ئەوڕۆ ئیشەکت بەم بوو بەڵام ئەو کاتی ئیشم هەبوو بۆ ئێستا دەتوانی پێم بڵێ بەڵێ مامۆستا ئیشەکەم پێت بوو بڵێ جانەکەم جێولێتە وەڵا مشکلێکی کۆمەڵایەتیم هەبوو وەکو چ کچەکەم خۆش دێ بابم لۆم ناینی لەبەر چ دەرێ حایلێکی باش نینە ئەخە ناڵێ لەبەر چ ئایەکی باش نینە هەدەر حایلەش باش نیە بەس مامۆستا وەڵا وەنیە حایلێکی چاکن کوڕی باش دیارە بابت شتێکی دەزانی بە جوانی فکرت لێ کردیتەوە بە جوانی فکرم لێ کردو مامۆستا بەس ئەوەندەی فکرم لێ کردو حایلێکی چاکن مشکلەیە نییە کوڕم دیارە بابت بەرژەوەندی توی دەوێ ئەگە بابم ئەو کچەم لۆ نینی ئەمن دەچمە ئەوروپای کوڕی باش ئەوروپای چ دەتەوێت ئەو وڵاتی بەجێ بێڵی ئەدی چێ خزمەتی ئەو وڵاتی بکە ئەوروپا کوڕی باش گوێ لە مامۆستای خۆت بگرە ئەتو دەتەوێت ڕێگا چارەکرد لە بۆ دانێم تەبان مامۆستا بەڵێ بەس ئەوەی پێم گوتی دەوی بەجێ بم بکەی تەمام باشە شتێک هەیە ئەگەر بەجێم بکەی کچەکەی بەدەست دەینی زۆر چاکە مامۆستا لۆ ماوەی 1 هەفتە مۆبایلەکەت بکژێنەوە مامۆستاەوە کو دەکرێت بێ 1 هەفتە بێ مۆبایل ئیدارە دەکرێت کوڕی باش ئەگەر لە 1 هەفتەی مۆبایلەکەت بکژێنیەوە ئەو ئەم دەتوانم شتەکەت لە بۆ بکەم کچەکەش بەدەست بینی بەڵام ئەگەر نەیکەی ئەوە من هیچ دەسەڵاتەکەم نییە خە مامۆستا ئێستا ئیشەم کەتە سە مۆبایلی کو دەکرێت بێ مۆبایل هیچکەتە سە مۆبایلی وایە وایە ڕقەمی بابتم لەلایە تەلەفۆن لە بابت دەکەم لە هەموو شتە چێت و ئاگادار دەبی وایە وایە بەس مامۆستا ناتام هەفتێک مۆبایلی بوژێنمەوە کوڕی باش پێم گوتی تەلەفۆن لە بابت دەکەم بە تەلەفۆنی بابت دەتوانی بخۆم قسە لەگەڵ بکەم ئەخە مامۆستا منش برادەرم هەیە ناتانم هەفتێک بێ مۆبایل ئەوم پێم گوتی سەرمان دەیکەی یان نایکەی ناتانم مامۆستا فەرم دەتوانم چی پۆلەکەی خۆت لۆ چ ڕاوەستای دەتوانی بڕۆی مامۆستا دەتانم قەراردا دەتانم قەرارمدا دای دەخەی دای دەخەم باش مۆبایلەکەت بکژێنەوە لە ئێستاوە سابکە ئیشەکەت بووە باشە جان ئێ مامۆستا کو قسە لەگە تو بکەم ئەم ڕۆژانە مشکلم هەیە لەگە مارێک لەگە باب و مام و خارموان کوڕی باش ئەمن پێم گوتی ڕقەمی بابتم لەکنە هەر شتەکە بوو لە ڕێگەی ڕقەمی بابت ئەتوی ئاگادار دەکەمەوە زۆر چاکە وەنیە تا ئێستا دەتوانانی بچێ پۆلەکەی خۆت گەلێک مەمنون باشە جانەکەم تەمام سپاس باس لەبیر نەکەی مۆبایلەکەت دەگژێنیەوە باشە تەمام لە ئێستاوەش باش فەرم دەتوانی بڕۆی